جۆ بایدن و دانۆڵد ترەمپ هەردووکیان لەسەر پێویستی کۆتایی هێنان بە جەنگ لە ئۆکراین هاوڕان. هەرچەندە شارەزایانی بواری سیاسەتی دەرەوە دەڵێن ترەمپ دیاریکراوی نەیوتووە کە چۆن ئەو کارە لە نێوان ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و ڤڵادیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکراین ئەنجام دەدات. ترامپ تەنها بانگەشە بۆ پێویستی دەستپێکردنی هەندێک جۆری وتوێژ و دانوستانن دەکات و وتی ڕەنگە ئامادە بێت لەم دانوستانانەی نێوان پوتین و زێلێنسکیدا، بەڵام ترامپ هەرگیز شێوازی داهاتووی ئەم ڕێکەوتنە ئاشتیەی دیاری نەکردووە. لە مشتومڕی ئەم ساڵی کۆنگرسدا بۆ تێپەڕاندنی یارمەتیەکان بۆ ئۆکراین ترامپ وتی هاوکاریەکان دەبێت قەرز بن نەک بەخشین. ئێمە بیر لەوە دەکەینەوە کە لە شێوەی قەرزدا یارمەتی بدەین لەبەری ئەوەی تەنها دیاریەک بێت. ئێمە بەردەوام بە ملیارەها و ملیارها دۆلار دیاری دەبەخشین. ترامپ دەڵێت پێویستە ئەوروپا پشکی زیاتر بۆ یارمەتیدانی ئۆکراین بدات، بەڵام ئەگەر دووبارە هەڵبژێردرێتەوە ترامپ نایەوێت وا سەیر بکرێت کە ئەو جەنگەی دۆڕاندووە. ئێمە دەزانین کە ترامپ خۆی وەک کەسێکی بەهێز دەبینێت و نایەوێت پەیوەندی بە شکستی سیاسەتی دەرەوە هەبێت. سەرکەوتنی رووسیا لە ئۆکراین ئەگەر ترامپ سەرۆک بێت ئەوە زۆر لە شکستی سیاسەتێکی دەرەوە دەچێت. پارتی کۆماری ترامپ لەسەر پرسی ئۆکراین دابەش بوون. رووسیا بۆ زۆرێک لە ئەندامانی دامەزراوەی سیاسەتی دەرەوەی کۆماریەکان وەک هێزێکی بەرەولاوازی تەماشا دەکرێت و جەنگی رووسیا و ئۆکراین لە ڕوانگەی ئەوانەوە ململانەیەکە پێویستە بە خێرایی یەکلایی بکرێتەوە بۆ ئەوەی سەرچاوە ئاسایشیەکانی ئەمریکا لە بن نەهێنێت. بایدن وەک سەرۆک کۆمار سەرکردایەتی هاوپەیمانی نێودەوڵەتی هاو ئاهەنگی یارمەتی لەشکری بۆ ئۆکراین دەکات. ئەگەر ئەمریکا بکیشێتەوە ئەو کارە ئۆکراین دەخاتە مەترسیەوە، ئەوروپا لە مەترسیدا دەبێت، جیهانی ئازاد لە مەترسیدا دەبێت، هاوکات ئەو هانی ئەوانی دیکە دەدات ئەوەی دەیانەوێت بیکەن بۆ ئەوەی زیانیان پێبگەێنن. سەرۆک بایدن بەشێکی نیمچەیی بربەستەکانی لەسەر بەکارهێنانی چەکی ئەمریکا لە دژی ئامانجە سەربازیەکانی رووسیا لە ئۆکراین لابردووە. کارەکە وەک ئەوە نییە کە لەسەر بنەمای هەڵبژاردن بە شێوەیەکی سادە سیاسەتی دەرەوەی خۆیان دیاری بکەن، بەڵام کۆت و پەیوەند هەیە و ئەوانیش لە خولی دووەمدا زۆر جیاواز دەبن کە چیتر بایدن ناتوانێت خۆی بۆ دووبارە هەڵبژاردنەوە لە ساڵی 2028دا کاندید بکاتەوە. ناکۆکی کاندیدەکان لەسەر ئۆکراین ڕنگدانەوەی ڕێبازە جیاوازەکانە بەرامبەر بە رووسیا. ترامپ هەوڵی باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ مۆسکۆ دەدات و بایدن بەردەوامە لە گۆشەگیرکردنی رووسیا بەهۆی داگیرکردنی ئۆکراینەوە. بۆ راپۆرتی تاتیانە وۆرۆشکۆ سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.